وەکو دایکی شەید لێر و شەیدیار و هەموو شەیدانی ڕێگەی ئازادی هەموو دایکی شەیدان و دایکانی لە سنگبەسەر و دایکانی ئاشتی داواکارم لەو کەسانەی کە ئاوا چەکی کیمایەمانەکەن بەسا چەکە کیمایەکە بگێڕینەوە بۆ خۆیان خوان و ماڵم ناڕێن بەچەکی کەمایی بکوژێنی شڵا پشت بەخوا خۆ حەقی ما لێبسەنێ خوایە داواکارم واز بێنێ تا حکومەتە واز بێنێ لەم چەکە کیماویتەوە نەڕۆڵێمە شەید نەکە ئەگەر ڕۆڵەکانی خۆیان بکوژێ پیان خۆشە ئەمە لە هەشتا حوت و تا ئێستاوان چەکی هەشتا حوتی ڕۆ بانیسانی کیما باران کرد هەشتاوەش سێوچێنان و هەڵە بزە و سەردەشتی کیما باران کرد ئێتر بۆ واز نایان لەم عالەمە خۆگەلی کورد لە بن نایە ئیشەڵڵا حکومەتێکی دیکتاتۆرە و حکومەتێکی خۆپەرستە و نیشانەیەوەیەکە ناوێت لە خۆی زیاتر کەس بژی نیشانەی نەمانی ژیانی هێنە ئاسایە لە خەڵ بژی و ناوێت کەس بی لە خۆی زیاتر داوە لە حکومەتی عێراق لە حکومەتی ناودەوڵەتی لە هەموو سەرکردەکانەکەم سەرکردە بەڕێزەکان لە مافی مرۆڤەکەم کۆتایی بەشەڕ بێنن کۆتایی بەشەڕ بێن تر بەتاوانە کورمان نەکوردێ بەداخەوە ئەوەی ببینیمانە کە جارێکی تر ڕژێمی تورکیا هاتووە یانی ناوچە شاخاوەکانی کیمەباران کردووە بەهۆی ئەوەی کە حساب بە مەگەری لای لێە بەداخەوە ینی ئێستا زەرروزیانێکی زۆر ینی بە هەموو شتێکی ئەم ناوچانە گەیشتووە ئەمە بەڕاستی هەمان ڕفتاری ڕژێمی دیکتاتۆری پێشووە کە هەڵەبجە و بەشێکی زۆر سەرتاسەری کوردستان بە سێوسێنان و بالیسان و بە گۆبتەپە و ئەمانەی هەمووین کە بەڕاستی کیمەباران کرد لە تەنانەت لە ناوچەی بادینانیش بەداخەوە ئێمە وەکو هاوڵاتیەک دژی ئەو ڕفتارانین و بە توندی ڕەتیەکەینەوە داواکارین بەڕاستی لەوەی کە خۆی بە دڵسۆز و خۆی بە هاوسۆزی ئەم خەڵک و خاکە ئەزانێ بێتە دەنگ و داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتیەکەین ئەوانەی کە بەڕاستی دژی چێکی کیمایی لە سەرتاسەری دنیای ڕێکخراوەکان و بە تایبەتی وتەی بڵین ئەوەی ئاژانسانەی کە دژ بە چێکی کیمیاین بێنە سەرخەت و تحقیقی ڕاستەقینە لەو تاوانەیە بکەن کە ئەم تاوانە بەڕاستی نیەڵن بە ئاسانی بەسەر ئەو ڕژەمەیە تێپەڕێ چکم ئەگەر ئێستا ئەمی بەسەر تێپەڕێ ینی کارەساتی تر ڕوەدا کارەساتی گەورەتر ڕوەدا ئێمەش نامانێت جارێتر میلەتەکەمان و خەڵک و خاکەکەمان تووشی نەهامەتی و کارەساتی گەورەتری وەکو جارانی پێشوو ببنەوە خۆی گرفتەکەوەیە چی پارتی چیەکێتی و هێزانی کە هەن لە ساحەکەیە بەداخەوە ینی بەشێکن لەم نەهامەتیە بەشێکن لە وڵاتانی دەرو دراوسەیە واتەوان دوو کۆمپانیای بازرگانی بێویژدانی ینی بەڕاستی گەر بڵی هیچ مەبدەیەکیان نییە دەتوانی بڵێ ینی بێمۆڕاڵ ئەوان دەستیان لەگەڵ وڵاتانی دەرودراوسەیە تێکەڵاوە ئەوان لە قازانجیان بێ ئەوەکەن حتمما تەمان ئەگەر پارتی لەوێ تورکیا پێینەڵە تۆ نابێ ڕێگابی ڕێگا نادات چکم وەکو پاسەوانێکی ئەوە ئەوە یەکێتیجێ لەگەر ئێران ڕێگای پێنەدا ئێستا ئەگەر ئێران ڕێگا بە یەکی دینەدا ئێمە لێرە قسە بکەین تەوان ئێمە نەمانەتوانی لێرە قسە بکەین بۆیە ئەم هێزانی کە ئێستا هەرێمی کوردستان ئەبەن بەڕێوە لە ڕاستی هێزی بەکرێگیراون هێزی نیشتیمانین بەداخەوە و ڕۆژێکی ئەم هێزانە لە کۆڵی ئەم خەڵکە بنەوە.